السلام عليكم. بەڕێزانوک و ئاگادارن دوسێ ڕۆژ پێشجێستا گەنجێک لە لایڤە بە بەرچاو کۆمەڵی خەڵکەوە بە بەرچاو مناڵەکانی خۆیەوە گولەیەکی نابەسەر خۆیەوە خۆی کوشت. ئەمە بەڕاستی جێگەی داخە، ئەمە تاوانێکی زۆر گەورەیە. بەڵام ئەوەی کە جێگەی ئەسەفە کۆمەڵی خەڵک هەستان ئەم ڕیکۆردەیان لە پەیجەکانی خۆیان بڵاو کردەوە. ئەمانە بێ ئەوەی گوێ بدەنە هیچ بەرپرسیارەتیەک، گوێ بدەنە هیچ بەهایەک. باشە لەناو کۆمەلگایە ئەم ڤیدۆیان بڵاو کردەوە. تۆ توانی وەکو هەواڵێ بڵاوی کەیتەوە، بەڵام بۆت نییە عملیەکە بە سەوت و سوورەوە بڵاو کەیتەوە. تۆ نازانی چی کاریگەریەکی سەلبی و نەریێنی لەناو گەنجا بڵاو بۆتەوە. باوەڕتان هەبێت لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە زیاتر لە 200 نامەم بۆ هاتووە خەڵکەڵێ مامۆسا خۆکوشتن حەڵاڵە، بێزارمە مێ خۆم بکوشم. بۆیە کاتێک کەسێک ئەبینێت خۆکوشتن هێندە ئاسانە، ئەویش ئەچێ فیشەکێ بەخۆیەوە ئەنێت. لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە باشە لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر دوو گەنجی تر خۆیان کوشتووە. ڕەنگە هۆکارێ لەو هۆکارانە بینینی ئەو ڤیدۆیە بێت، بۆیە تاوانند ئەگاتی وریابە وەکو برایەک تکات لێکم وەکو مسلمانێک وەکو ئینسانێک لەبەر خوای گەورە بیسڕەوە. یعنی تۆ گریمان دەیەها ملیۆن ئەم ڤیدۆی تۆیان بینی، هەزارەها لایکت بۆ هات، هەزارەها کۆمنتت بۆ هات. تۆ چی ئیسفادە ئەکەیت؟ لایک و ڤی و کۆمنت چی ئیسفادەیەکی هەیە؟ شتێ بڵاو کەرەوە کە کۆمەلگا ڕاستەوە کات. کۆمەلگاکە ئێمە زۆر بێتاقەتە، کاکە خەڵک بێتاقەتە، خەڵک قەرزارە، خەڵکێکی تەمەنای مردن ئەکات. بۆیە داواتان لێ یەکەم وەکو کارێکی ئینسانی ئەخلاقی وەکو مسلمانێک ئەو ڤیدۆیانە لای خۆتان ڕشکەنەوە. تکاتان لێکم بۆ هیچ کەسێکیشی منێرن. باشە چکە کاریگەریەکی زۆر خراپ جێ هێڵە سەر دڵی گەنج. خۆی پەروەردگار وڵاتمان پارێزی گەنجەکانمان پارێزێت، ڕەحممان لێکات و تاوانی خۆکوشتنش تاوانێکی زۆر گەورەیە. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک بە هەر شتێ خۆی بکوژێت تا ڕۆژی قیامەت بەو شتە خۆی ئەکوژێ و زینو ئەبێتەوە، هەمیسان خۆی ئەکوژێتەوە. و ئەو کەسی کەوا بەتەمایە خۆی بکوژێ و لە ئازار ڕزگاری بێت، یەقینت هەبێت لە دوای خۆکوشتنەکەت ئەنجا ئازارەکانت دەست پێکات، ئەنجا مەینەتەکانت دەست پێکات. چونکە ژیانی حەقیقی ژیانی دوای گۆڕە، ژیانی دوای مردنە. لەناو گۆڕە ئیتر ژیانی حەقیقی دەست پێکات. الذي خلق الموت والحياة. الله مردنی دروست کردووە، دوای مردن ئەنجا ژیانی دروست کردووە. ئەم ژیانە هێندەکەمە لەم ئاەتەیە رب العالمین هەر باسی نەکردووە. یعنی کە ئەنەما ژیان هەر وجودی نییە، ژیانێکی کاتیە. بەڕێکن لە ڕازیبوونی ئەڵڵایە سبحانه وتعالى. سەبر و تەحملتان هەبێت لەسەر بەڵاو موسیبەتەکان، قەرزاری سەبرت هەبێت، کێشە و مەشاکلی خێزانیت هەیە سەبرت هەبێت، هەر نەخۆشی و ئازارێکت هەیە سەبرت هەبێت. والله تێ ئەپەڕێت. فإن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. تێ ئەپەڕێ. رب العالمین ئەفەرمێت دوای هەموو ناڕەحەتیەک من خۆشیتان بۆ هێنم. داواکارم لە خوای پەروەردگار لە من و لە ئێوەش خۆش بێت، ڕەحممان لێ بکات. والسلام عليكم ورحمة الله وبركاته.